بەڵێ بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت خۆشحاڵم جارێکی تر هاتمەوە خزمەتتان. میوانی ئەم جارەی بەرنامەکەمان میوانێکی تایبەتە، جەنابی دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بە خێراتنی یەکەین. مەبەستمانە لەگەڵ جەنابیان کۆمەڵێک پرس هەیە تاوتوی بکەین و گفتوگۆی لەبارەوە بکەین، ئەوانەی بەنسبەت ئێوەشەوە زۆر گرنگن هەر لە موچەی فەرمانبەرانەوە تا لابردنی پاشەکەوت تا گێڕانەوەی پاشەکەوتەکان تا ئەوەی باسەکرێکە گوایە موچەی 3 مانگ بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان خەرج بکرێت تا دەگاتە باسی پرۆژە یاسای بودجەی عێراق کە دواتر بوو بە یاسا و ئەوەشی کە لە دوایەوەی سەرۆک کۆمار بڵێن پەسەندی کردووە ئیمزای کردووە پاشان لە وەقایع عێراقی بڵاو کراوەتەوە. ئەمانەوێ بزانین لە لای جەنابی دکتۆر بەشیر چی نوێ هەیە لەم بارەیەوە، کەی ئەم بودجەیە کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان لەسەر بازار لەسەر دۆخی موچە خۆراندا ئەنێت و مەبەستمانە قسە لەسەرەوە بکەین کە ئایا ئەوەی تایبەتە بە ماف و ئیمتیازاتی هێزی پێشمەرگەی کوردستان تا ئاگاتە کەس و کاری شەهیدان و ئەنفال کراوان تا شایستە داراییەکانی جوتیاران و ئەوەشی کە لە پەرلەمانی عێراق بە دیاریکراوی لەلایەن دکتۆر بەشیر حەدادەوە کراوە سەبارەت بە بەخشینی ڕۆڵی زیاتر بە زمانی کوردی و ئەوەشی کە تا ئێستا تا ڕادەیەکی باش پشتگوێ خرابوو چی کراوە بۆ ئەوەی بیهێننەوە بەرباس و وەکو زمانێکی پێدانراو لە دەستوری عێراق ئایا ئەوەی ئێستا بەرامبەری یەکرێت گونجاوە یاساییە و بێگومان قسە لەسەر دۆخی کەرکووکیش ئەەکەین، دۆخی خورمات و دۆخی خانەقین و ئاساییکردنەوەی ئەو دۆخەی کە بەسەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمدا هاتووە و بۆ ئەم بەرنامەیەش من کۆمەڵێک خوێندکاری ئەزیز و بەڕێزم لەگەڵە لە کۆلێژی زانستە سیاسیەکان لە زانکۆی سەلاحەدین کە هاوکارێکی زۆر باشە بن بۆ بەرنامەکە بە خێراتنی ئەوانی شەکەم. دکتۆر سڵاوتان لێبێت، ماندوونە بن سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمەوێت لەو پرسەوە دەست پێ بکەم حزوری ئێوە لەناو پەرلەمانی عێراق لە دوای کۆمەڵێک دۆخی هەستیار نەخوازراو و ئەوەی ئەوترێت خستنە سوچێکی هەرێمی کوردستانەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە تەنانەت ئاسمان لە ڕووی دیپلۆماسی و سەربازیەوە ئەو حزوورەی ئێوە لەناو پەرلەمانی عێراق ئێستا تا چەندە حزورێکی کارایە؟ سپاس کاک یادگار، سلااو لە جەنابتان، سلااو لە بەرنامە خنجیلانەکەت و لە کوردستان 24 سلااو لەو خوشک و برا بەڕێزانەی کە ئامادەن. جەنابتان دەزانن کە قۆناغی ئێستایی کە عێراق پێدا تێپەڕ دەبێت قۆناغێکی جیاوازە لە قۆناغەکانی پێشوو. دەتوانم بڵێم قۆناغی ئێستای دوای ڕێفراندۆم جیاوازە لە قۆناغی پێش ڕێفراندۆمیش لە زۆر لایەنەوە لە لایەنی پەیوەندیەکانی نێوان لایەنە سیاسیەکانی عێراقی و لە نێوان لایەنە سیاسەکانی عێراقی و لایەنە سیاسەکانی کوردستانیش و تێڕوانینی هەردوولا بەرامبەر بە یەکدی گۆڕانکاری زۆر ئەنجام درراوە. بۆیە ئێمە کار لەسەر ئەو گۆڕانکاریانە دەکەین بە ئاراستەیەکی ئیجابی بۆ ئەوەی بتوانین ئەم قۆناغی داهاتوو بە قۆناغێکی ئیجابی وەربگرین و هەوڵ بدەین ئیستثماری ئەو گۆڕانکاریانە بکەین بۆ زیاتر قازانجی هەرێمی کوردستان، چ لەبارەی پەیوەندیەکانەوە چ لەبارەی دەستکەوتی زیاتری مافی جەماوەری خەڵکی کوردستان. باشە، مامەڵە لەگەڵ نوێنەرانی کورد لە ناو پەرلەمانی عێراق مامەڵەیەکی هاوڵاتی بوونی پلەیەکە وەکو هەر پەرلەمانتارێکی عەرەبی دیکە پێکاتەکانی دیکە یاخود بە چاوی چۆن بڵێ پلە دوو و وەکو کۆمەڵە کەسانێک سیر دەکرێن کە هەوڵیان داوە ڕۆژێک لە ڕۆژان جیابنەوە لە عێراق یاخود سەر بەخۆی بەدەستبێنن. جەنابتان دەزانن کە لە ڕووی دەستوریەوە چێشەیەکمان نییە و چ گۆڕانکاری یان چ تەمیز و جیاکاریەک نییە لە نێوان کورد و لە نێوان عەرەب و لە نێوان پێکاتەکانی دیکەشەوە لەن یاسایەکانی شەر ئەوایە، بەڵام جێبەجێکردنی یاسا و دەستور ئەلێرە کێشە دروست دەبێت. بۆیە بەڵێ تا ئێستاش هەندێک لایەن و هەندێک کەس بە تاک و بە لەسەر مستەوای گروپ و لایەنەکانیش بەڵێ تا ئێستا هەن کە وا مامەڵە لەگەڵ کورد دەکەن کە وەکو پلە دوو یان مامەڵە لەگەڵ بەشێکی فراکسیۆنی کوردستانەکان بە تایبەت لەگەڵ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان
دەکەن کە ئەمانە خەڵکێکی جوداخوازن جاخوازن ئەمانە لەسەر ئاستی تاکو لەسەر ئاستی هەندێک لایەن ماوە بەس لەسەر ئاستی دەستور و یاساکان نەماوە نییە بۆیە ئێمە کار دەکەین کە ئەوەی لە یاسا و دەستوردا هەیە ڕنگ بداتەوە لەسەر مامەڵەکان و هەروەها لە نوێکردنەوەی پەیوەندی خۆمان لەگەڵ ئەو لایەنانەوە سەردانمان بۆیان و دروستکردنی پەیوەندێکی تازە توانیتمان تا ڕادەیەکی باش ئەم تێڕوانینە چاک بکەین و باش بکەین بەڵام ناتوانم بڵێم گەیشتۆتە ڕادەیەکە هیچ کێشەیەکمان لەگەڵ عێراق و لەگەڵ خەڵکی عێراقی نەماوە بەڵام ئەمە پێویستی بە کارێکی زۆر دەکات و ئەم کارانە ئێمە تێدا بەردەوامین بە یەکڕێزی فراکسیۆنە کوردستانیەکان. من ئەم پرسیارم تایبەت بوو بەوە یعنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاتێگاتە سەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یعنی هەرچەندە جار دوای جار بێهیوا ئەکرێن تا ڕادەیەک لەلایەن نوێنەرەکانەوە لە سەری سەرەوە تا خواری خوارەوە بەڵام هەر ئەچن دەنگ ئەدەن چکە پێیان وایە ئەمە دەنگدانێکی تا ڕادەیەک چارە نووسسازە کورد گەر بێتاقەتیش بێ گەر عاجزیش بێ گەر غەدر لێکراویش بێت لە ناوخۆ نابێ بەرامبەر عێراق یعنی چۆن بڵێ ڕەتفعلی هەبێ یاخود تۆڵە بکاتەوە ئێوە لەوێ تا چەند دەتوانی وتانە و فراکسیۆنە کوردستانیەکان تا چەندە لە ئاستی متمانە و داخوازی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئێمە کاکە یادگار بەڕاستی حقیقەتێک هەیە پێویستە خەڵکی کوردستان بیزانن ئەویش ئەوەیە ئێستا لەم قۆناغی ئێستادا ئێمە پێویستە پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا پتە بکەین تا ئەو کاتی کە ئیتر بڕیارێکی دیکە دەدرێت لە مەسلەی پەیوەندی ئێمە و بەغدا ئێمە دەبێت لەگەڵ بەغدا پەیوەندێکی باشمان هەبێ بەڕاستی و بۆیە لە هەموو هەڵبژاردنەکانیش ینی لەگەڵ ئەوەش کە ئێمە زۆر مافمان خوراوە لە بەغدا بەڵێ زۆر جار غەدرمان لێکراوە بەڵام قەت مانای ئەوە نییە ئێمە نەچین وجودمان نەبێت تەواجودمان نەبێ حزورمان لە بەغدا نەبێ حزورەکی بە قووەتیش پێویستە هەمان بێ بۆ ئەوەی داکۆچی لە مافەکان بکەین ئەو تێڕوانینەی ئەوان بگۆڕین بۆیە ئێمە توانیتمان تا ڕادەیەکی باش پەیوەندیە بەڵێ ئەم پەیوەندی نوێ بکەینەوە لەسەر ئەوە ئێمە خۆمان وەکو شخصی خۆم کە چوون بۆ بەغدا بە تایبەتی لە پاش ئەوەی کە پۆستی جێگیری سەرۆک پەرلەمانم وەرگرت دوو ئامانجی گەورەم لەبەر دەمی خۆم دانا کە ئیشان لەسەر بکەم ئامانجی یەکەم ڕێکخستن و یەکخستن لە نێوان فراکسیۆنە کوردستانیەکان یعنی تەنسیقێک دروست بکەین لە نێوان فراکسیۆنە کوردستانیەکان بۆ ئەوەی بە یەکڕیزی ئیش بکەین و بە قووەتەوە کار بکەین ئەمە یەک دووهام پەیوەندی بەهێز بکەین ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان لەگەڵ لایەنە عێراقیەکان و لەگەڵ سەرکردە عێراقیەکانش بۆیە بۆ ئەو مەبەستە سەردانی زۆربەی لایەنەکانمان کردووە سەردانی زۆربەی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانمان کردووەوانی عێراقیەکان و گفتوگۆمان لەبارەوە کردووە و پەیوەندێکی دروستمان لەگەڵیان دروست کردووە و دوای ڕیفراندۆم توانیتمان تا ڕادەیەکی باش تێڕوانینی ئەوان بەرامبەر بە کورد بەرامبەر بە مافی کورد بەرامبەر بە کوردستان بگۆڕین و هەروە سەردانی چەندین سەرکردە سیاسەکانمان کردووە وەکو بەڕێز مالیکی و عەبادی و عەمار حەکیم ئەومانە زۆربەی هەرە زۆریان دوای سەردانەکەی جنابی سەرۆک بارزانی بۆ بەغدا ئەم کاری ئێمە زۆر ئاسانتر بوو ئاسۆیەکی فراوانی لە پێشکردینێتەوە بۆ ئەوەی بتوانین مامەڵە لەگەڵ ئەوە بکەینەوە دەرهاویشتەکانی ئەم سەردانە بە ئیجابیانە کە ڕنگ دراوەتەوە لە بەغدا ئێمە ئیستثماری بکەین و ئەم پەیوەندە دروست بکەین تەنانەت حاڵگەیشتە ئەوەندە پێش ماوەیەک ئێمە سەردانی بەڕێز مالچیمان کرد بەڕێز مالچی کە وەکو لێرە لای هەندێکان وا دیارە کە دوژمنێکی سەرسەختی میلەتی کوردە ینی تێڕوانینی تازەی قسەکردنی تازەی زۆر گۆڕانکاری بەسەر هاتبوو تەنانەت دەیگوت پێم خۆشە بێمە کوردستان ئێمەش داواتمان کرد گوتمان ئێمەش پێمان خۆشە لە نەورۆژ بێ کوردستان ئەوترێت زۆر جار ئەوانەی تا لە دەسەڵاتن دژایەتی کوردەکەن بەڵام دواتر کە ئەو دەسەڵاتە ئەو تۆیان نامێنێ ئەڵێ کورد براو خوشکی ئێمەیە و هیچ کێشەیەکمان لەگەڵی نیە ئایا ئەمە بۆ مالیکیش ڕاست ئەمانە گە لە دەسەڵاتیش نەمێنن ئەمانە بەڕاستی جێ و شوێنی خۆیان هەیە یعنی سەنجی خۆیان هەیە کاریگەری خۆیان لەسەر سیاسەتی عێراقیە بەڕێز مالکی بەڕێز عەبادی بەڕێز عەمار حەکیم ئەمانە سەنجی خۆیان هەیە بەڕێز هادی عامری بۆیە ئەمانە سەردانیکردنیان و دروستکردنی پەیوەندێکی باش لەگەڵیان ئەگەر لە حکوومەت بن ئەگەر لە حکوومەت نەبن ئەمە شتێکی باشە هەروە سەردانی بەڕێز عادل عەبدولمەجیدمان کردووە کە ئەوش لە حکوومەتە ئێستا بەڕاستی تێڕوانینەکەی و تێڕوانینێکی باش ئێمە دەتوانین ئێمە ناڵین لە شەو ڕۆژێکدا ئەیدی دنیا شام و شەریف دەبێ و بەهاربین نەچۆکان هەموو شت وەردەگرین نەخێر بەڵام ئەمە هەنگاوێک ئێمە دەیکەین ئەم هەنگاوە ئێمە بتوانین خشتێک لەسەر بینایەکەدا بنین ئەوانەی پێش ئێمە کردویانە
ئێمەش هەندێک دەکەین ئەوانی دوای ئێمە دێن شتێکی دیکە بکەن بەڵام حقیقەتی مطلق ئەوەیە ئەگەر ئێمە بمانەوێت دەستکەوتی باشمان دەستکەوێت لە بەغدا پێویستە لە کوردستان بینمان چاک بێ نێوماڵی کورد سیارم لەسەر ئەوەش بگورە قسەکەم پێ بڕیت ئەو کات باست لە سەردانی مالیکی کرد لە نەورۆزە شتێکی وا هەیە ئەو بۆ خۆی پێ گوتی پێم خۆشە گوتی پێم خۆشە سەدام بکەی مەش گوتمان وڵا ئێمەش دەرگە کراوەتەوە و پێشمان خۆشە بێ لە بەتایبەتی لە جەژنی نەورۆز بەهارە و خۆشە زۆر جاشتێکی ئاوا مەبدەئی هەیە بەڵام بڕیار نەدراوە ئێمە لەوانەیە لەگەڵی نوێ بکەینەوە ئەمە و داوەتیش بکەین بۆ کوردستان و سەردانی کوردستان بکە لەگەڵ سەرکردایەتی کوردستان و لەگەڵ لایەنە سیاسیەکان دابنیشێ بۆ ئەوی لاپەڕەیەکی تازە هەڵبدەینەوە. دکتۆر خۆتەزانی ژمارەی پارلەمانتارە کوردەکان لە ناو پەرلەمانی عێراق ئەوەندە نییە کە بتوانن پرۆژە یاسایەک لە بەرژەوەندی کورد تێپەڕێنن و ئێمە بینیومانە ینی لە ماوەی ڕابردوودا زۆر شت بەبێ ئەوەی کورد دەستی تیا هەبوو بێت دژ بە کورد بووە و تێپەڕێنراوە قسەکە ئەوەیە لە ئێستاە ئایا لۆبیکردنی ئێوە لە ناو پەرلەمانی عێراق تا ئێستا توانیوتانە لە ڕێگەی کاریگەری خۆتانەوە لە ڕێگەی پەیوەندیەکانەوە لۆبیەکی وا دروستکەن کە سبەی ڕۆژ ئەگەر شتێک هەبوو بەرژەوەندی کوردی تیابوو ئەوان دەنگی بۆ بدەن دژینەوەستنەوە ئەمە لە دوو ڕێگەوە دەتوانین کاری لەسەر بکەین ڕێگەی یەکەم ئەوەیە کە ڕاستی ئێمە ژمارەمان ئەوەندە نییە کە بتوانین زۆرینەی ناو پەرلەمان پێک بینین و نێڵین شتێک تێپەڕبێ ئێمە ئێستا 58 کورسیمان هەیە دوو کورسیشمان کۆتایە هەندێکە 6 کورسی بۆ ئەندام پەرلەمانانی کورد بەم 6 کورسی ئێمە ناتوانین زۆر شت بکەین بەڵام دەتوانین پەیوەندێکی باش لەگەڵ لایەنەکانی دیکە دروست بکەین و ئێمە وەکو شوێنی خاڵی هاوسەنجین لە نێوان لایەنەکانی دیکە لایەنەکانی دیکە چ سونە چ شیعە پێک نایەن و ڕێک ناکەون لە زۆر شتان تەنها شتێک ئەگەر دژی ئێمە بێ لەوانەیە ڕێک بکەون دەنا ئەوان لە زۆرشی خۆشیان پێویستیان بە ئێمە هەیە پێویستیان بە نێوەنگیری و بە دەنجی ئێمە هەیە ئێمە دەتوانین ئەو تەوافقیان لەگەڵ دروست بکەین ئێمە لەوە لەگەڵتان دەبین تۆ بەرامبەر ئێوە لەوە لەگەڵمان بن ئەمە ڕێگایکی دووەم ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەتوانین بەڵێ نێڵین پرۆژەیەک یان یاسایە کارێک تێپەڕێ یان بخێتە بەرنامەی کارەوە کە لە دژی ئێمە بەکاردێت چونکە لە پەرلەمانی عێراق هەر پرۆژەیەک هەر یاسایەک ئەگەر بخرێتە بەرنامەی کارەوە پێویست بۆ دەکا هەر سێ ئەندامەکانی دەستەی سەرۆکایەتی سەرۆک و دوو جێگرەکە پێویستە ڕەزامەند بن لەسەری بەڵام لە پەرلەمانی کوردستان ئەوزام دوو لە ئەندامانی دەستەی سەرۆکایەتی جا ئەمە دیسان خاڵێکی ئیجابی بۆ ئێمە دەتوانین هەوڵی خۆمان بدەین کە نێڵین ئەو شتانەی کە دژ بە کوردە تێپەڕێ. باشە دکتۆر بەنسبەت یاسای قانونی موازنەیە خود یاسای بودجەی عێراقەوە زۆر قسەی لەسەر کرا زۆر گفتوگۆی لەبارەوە کرا توانرا لە جێگەیەک تۆ ئاماژت بەوە داوە ناڵین هەموو مافەکان و داواکاریەکانی کوردی تیا جێبەجێ کراوە بەڵام ئەتوانین بڵین کە یەکێکە لە باشترین یاساکانی بودجە بەنسبەت کوردەوە ئەمە چۆن؟ بێگومان ئێمە ئەگەر بمانەوێت هەموو دەستکەوتەکانمان دەست بکەوت باە دەبواە ئەو ساڵانەی کە بەغدا پارەی لە ئێمە بڕیوە بودجەی لە ئێمە بڕیوە قەرزارە لە پرۆژەکان لە کارەکان لە موسەی فەرمانبەران لە مستحقاتی نەفقاتی سیادی و حاکم و ئەمانە لە تەنمی ئەقالیم لە هەموو ئەوانە قەرزاری ئێمەیە بەغدا ئێستا بڕێکی زۆر ئەگەر ئێمە بینە سەر حساب و کتاب ڕاست ئێمەش ساڵانێک نەوتمان تەسلیم نەکردو بەڵام ئەویش بەرامبەر ئەوە دوو ئەوەندە سێ ئەوەندە بەرابەرکە مافی ئێمە تا ئێستا لای ئەوان ماوە بۆیە ئەمە ئەوەی ئێستا کراوە هەموو دەستکەوتەکان نییە ئەمە توانیمان قەنەعەت بە زۆرێک لە پەرلەمانتارانیشی ئەو سونە بێنین کە ئەوان دەیانگوت ئێوە چۆن دەبێ فەرموو تەماشا کە کوردستان بۆتە ئەوروپا پرۆژەکانتان جوانی و باڵەخانەکانتان جاتەکانتان خاوێنی و پێشکەوتن لە هەموو بوارەکانەوە ئێستا دەتانەوێت پارەی ئێمە بن هێشتا بوجە ئێمە بن نەوتیژ نەدەن موچەی ئێوە بدەین لەگەڵ ئەوە کە دەڵێ ئێمە شارەکانی ئێمە کاوڵ بوون وێرانە بوونە بەڵێ بەغدا و بەسرا و ناسڕیە و ئەمانە لە چاو هەولێر وێرانن خەڵکی بەسرە دەڵێ من ڕۆژێ 3 ملیۆن و نیو بەرمیل نەوت دەدەمە بەغدا ئێستا جادەیەکم نییە و جاتەکانی کوردستان ئێستاش خەڵکی من وەکو ئێوە بە ئەمن و ئاسایش ناژی چۆن دەبێت ئێوە ببەن و وەنەوتەکەش نەدەن یان
ئەو چێشەمان بۆ دروست ئێمە گوتمان ئەوەی ئێمە دروستمان کردو لە کوردستان لە بەشی ئێوە نییە مانەوە نیە ئێمە بەشی ئێوەمان خواردووە هێناومانە نەخێر ئێمە تا ئێستاشی لەگەڵدا بێ هەتا ئێستا هیچ شاڵی کوردستان بەشی خۆی مستحقی خۆی لە حکوومەتی عراقی وەرنەگرتووە لە نیوە زیاتری وەرنەگرتووە بڕۆ نیوە کەمتریشی وەرگتووە بەو نیوەیە کە ئێمە وەرمانگرتووە لە کوردستان توانی ومانە ئەو هەموو پێشکەوتن و ئەو هەموو پرۆژە و شتانە لێ دروستکەین لەگەڵ ئەوەی کێشتا ملاحەزەشمان هەیە لەسەر زۆرشت لە کوردستان بەڵام ئێوە بەو بڕە پارێزە بەلاحە زۆرە کە بۆتان دانراوە ئیدی نەحکوومەتە خۆجەیەکانتان نەحکوومەتی عێراقی نەیتوانیوە جادەیەکتان بۆ دروستکە یان گەنجەکانتان بێختە کار و پرۆسی کارتان بۆ بدۆزێتەوە کەواتە ئێمە بەشی ئێوە نیە دەیبن ئێمە زۆر کەمتریشماوەگەتووە اینجا توانیتمان ئەوەندە دروست بکەین جا ئەمان بەڕاستی بۆیە دەڵێم هەموو دەستکەوتەکانی ئێمە نییە بەڵام ئەمە یەکەم جارە لە عێراقدا کە بەشی ئێمە بەشی بودجە بەشی موچەی فەرمانبەران و پێشمەرگە و مستحقاتمان لە یاسای بودجەدا جێبەجێ بکرێ و دابنرێ نەک لەسەر میزاجی سیاسی ئەمە بووە بە یاسا و یەکلابەتەوە حکوومەتی عێراقی وەزارەتی دارایی پابەندە بەوەی کە خەرجی بکات پابەندە دەبێ پابەند بێ یاسا ئەمە ساڵی ڕابردوو 370 میلیارد دینار دەهات ئەم 370 توان تا ڕادەیەک موچە نیوە موچەی پێ بدرێ بەڵام ئەو 370 کە لە ساڵانی ڕابردوو بۆمان دەهات ئەمە بە یاسا نەبووە بە میزاجی سیاسی هەر کاتێک ڕێکەوتن سیاسەکە نەما بە ئەم بڕەپارەی ڕادەوەستا بەڵام ئێستا ئەم موچەی فەرمانبەران و لەگەڵ موچەی پێشمەرگە و وەشای سەداراییەکان ئەمانە نەچۆتە بواری اتفاقاتی سیاسیەوە اتفاقاتی سیاسی هەبێ نەبێ ئەمە یاسایە پێویستە جێبەجێ بکە موچەی فەرمانبەرانی هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە و گەرمیان ئەوە ئیستحقاقێکی دەستوریە لەسەر حکوومەتی عێراق چۆن حکوومەتی عێراق ملزەمە موچەی فەرمانبەرێکی ناسڕێ و سەما و بەسڕا بدە ئاواش ملزەمە ئی کوردستان بدە بەنسبەت یعنی قسە لەسەر ئەوە هەیە خۆت ئاگاداری جەنابتان هەر لە لێدوانی جیاوازە بۆ کوردستان 24 و سایت و کەناڵی دیکەش ئاماژەتان بەوەداوە دوایەوەی لە 11 لە وەقاع بڵاوەکرێتەوە تەواو دوای ئەوەی سەر و کۆماری مزایەکە لە وەقاع بڵاوەکرێتەوە ئاماژەت بەوەداوە لە سەرەتای مانگی سێوە بودجەکە دەگاتە هەرێمی کوردستان من دوو پرسیارم هەیە ئایا پاشەکەوتی سەپێنراوی سەر موچەخۆرانی هەرێمی کوردستان کۆتایی دێت و لەقی دووەمی پرسیارەکەم سەبارەت بە موچەی ئەو سێمانگەیە ئێستا حکوومەتتان ئاماژەتان پێدا یاسایەکە تەواو دەرچوو بڕیار لەسەردا لە پەرلەمان و سەرۆک کۆمەر مسادقەی لەسەر کرد و لە ڕۆژنامەی فەرمی وەقای عراقیدا بڵاو کراوەتەوە کەواتە چۆتە جێباری بواری جێبەجێکردنەوە بەڵام لەوانە هەندێک ئوموری فەنی لە وەزارەتی دارایی هەبێت تا ئێستا لەوانێت بەشەکان نەگەیشتوتە شارەکان نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو هیچ شارێکی عێراقی بەشی بودجەی نەگەیشتوتێ لەبەر هەندێک ئوموری فەنی لەو ڕۆژانە ئومێدوەیە تا کۆتایی مانجی دوو و سەرەتای مانجی سێ ئەم بڕەپارەیە بەشی هەموو پارێزگاکان و بە هەرێمی کوردستانیش بگا کە دەگا ئایا پاشەکەوت دەمێنەیانە ئەمە پرسێکی نێوخۆی هەرێمی کوردستانە ئەمە هیچ پەیوەندی بە بەغداوە و پەیوەندی بە ئێمە بەڵام ئەو بڕەپارەی ئەینێرن بۆ ئەوە نییە کە موچەخۆرانی لێ بدرێ بەڵێ ئەکیدەوە بۆ موچە هاتووە بە تەواوی ئەمە بۆ موچۆ بە تەواوەتی تر نازانم ئاخر ئەم دەبی ئاگامە لەوە بێ ئەو ژمارەی فەرمانبەران کە لای بەغدایە کەمترە لەو ژمارە حەقیقی کە ئێستا موچەخۆر لە هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستان ئێمە نزیکی 1.5 ملیۆن هەیە لەوێ نزیکی 600,000 لەوێ فەرمانبەر تۆمار کراوە بەڵام ئێمە لێرە جگە لە فەرمانبەر موچەخۆرمان زۆر بڵێ ئەوەش جیانەکراوەتەوە لە بەغا جیاکراوەتەوە ئەو ڕێعاەوەی چاودێری کۆمەڵایەتی ئەوەی زیندانی سیاسی جیاکراوەتەوە بۆیە هەست دەکرێت ژمارەی موچەخۆر لە هەرێمی کوردستان لە بەغدا زیاترە لەبەر ئەوە ئەو بڕەپارەی کە هاتووە ئەمە من نازانم بەشی هەموو موچەکە دەکا بەبێ پاشەکەوت دیانە بەڵام ئەوە دەڵێم بە دڵنیاییەوە حکوومەت چه حکوومەتی ئێستای کابینەی هەشت چه کابینەی نۆ ئەمە لە بڕیاریاندایە و لە بەرنامەی کاریاندایە کە بە زووترین کات مەسلەی پاشەکەوتی موچە نەیەڵن ئەمە بە نسبەت خەڵکەوە گرنگە ینی پێشتر 370 ملیارەکە ڕەوانەت دەکرا ینی پاشەکەوت زۆر کەم کرایەوە بە نسبەت موچەخۆرانەوە ئاماژەت بەوە داوە کە پێشتر ئەم ساڵ ئەم ڕێژەیە زیادە بێت بە جۆرێک بۆ فەرمانبەران دەبێت بە 454 ملیار و بۆ پێشمەرگەش 68 میلیارد دینار خەرج دەکرێت بە تێڕوانینی خۆت ئەمە کاریگەری لەسەر ئەوە ئەبێت کە ئەو کەمە پاشەکەوتەش نەمێنێت ئومێد دەخوازم من چاوەڕوانم ئەوە بێ
ئەم ڕێژەیە زیاد دەبێت 370 ئەکییت زیاد دەبێت ئەکییت بەڵام ئەم ژمارێکە دانراوە ئەو 522 ملیارە کە بە پێشبەنگە و بە فەرمانبەرانەوە دوای ئەوە کە حساباتی دارایی دێتە سەر لەوانەیە هەندێک لە نەفقاتی سیادی و هەندێک لە نەفقاتی حاکیمە و لە میزانی تەواڕی و زیاد دەکرێت و کەم دەکرێتەوە لەوانەیە گۆڕانکارێک لەسەر ئەو ژمارەیە بێ احتمالە کەم بکرێتەوە لەبەر ئەوەی ئەمە حساباتی مالیە ئێمە بەڕاستی یعنی لایانی دارایی هوەریەکە زۆر شارەزانین بەڵام بە دڵنیاییەوە لە 370 زیاتر دەبێ ئەمەش هەواڵێکی گرنگە بۆ دەخوازم بۆی بەرچاویان ڕووبێ بە 370 ملیارەکە ئەو پاشەکەوتە زۆرە لابرا ئەگەر ئەمە بچێتە سەروی 400 زیاتریش من دەڵێم لە کوردستان پێویستیمان بە سیستمێکی تازەی موچە هەیە بۆیە پێویستە حکوومەت ئەوەی لە بەرچاو بێکە سیستمی موچە لە بنەڕەتەوە چاکسازی تێدا بکە و گۆڕانکاری چاکسازی کە لە پەرلەمانە بەڕاستی کارێکی زۆر باش دەکە ئیجابیە بۆ ئەوەی کە بتوانین ڕەپارەیەکی باشیش لە خەرجەکان بگەڕێتەوە بۆ حکوومەت. باشە دکتۆر بەشیر بەنسبەت موچەی سێمانگەکەوە چی؟ ئەوش دیسان پەیوەندی بە هەرێمی کوردستانە و پەیوەندی بە بەغداوە نیە. لە بەغداوە نێردراوە لە بەغداوە هەمومان نێراوە هەمومان نێراوە بەڵام لەبەر ئەو کارکە لە بەغداوە دەست کرا بە ناردنی 370 ملیارەکە لە هەرێمی کوردستان موچەی هەمان مانجی پێ نەدراوە موچەی چەند مانگێکی پێشتری پێدراوە تازە مانگی 11 لەبەر ئەو لە سەرتاوە چەند مانجێک موچە نەدرا دواکەوت 45 ڕۆژ موچە دەنرا ئەمانە وای کرد کە چەند مانجێک دوا بکەوێ کەواتە سوسەکە لێرەیە نەک بەغدا نەیناروان ئێرە نەیداوە ئەو کات کە بەغدا نردوێتی لێر مەثەن ئەگەر مانجی 6 نردبێتی لێرەی مانجیەکی دراوە یعنی ساڵی ڕابردوو دراوە بۆیە ئەم چەند مانگە چی بەنسبەت ساڵی تازەوە حکوومەت تا ئێستا توانیویەتی ئەمە نزیک کاتەوە تا ئێستا ئەوەی من ئاگادار بم موچەی مانجی 11 بەرەو کۆتایی دەڕۆ دەدرێ و موچەی مانجی 12 ئەوە دەدرێ کەواتە ئەو یەک دوو مانگەش ئەگەر حکوومەت دوا بکە لە مانجی 3 و 4 و ئەمانە کەمێک زووتر یعنی 25 ڕۆژێک 20 ڕۆژێک موچە بدا دەتوانێت ئەو سێ مانگەش پێکەوە بداوە من دەخوازم لە ساڵی 2019 ئەو سێ مانگەش بدرێ و ئەوەی لەسەر حکوومەتە نەمێنێ. زۆر سوپاس دکتۆر ئەچینە لای ئەو میوانانە بۆی ئەوانیش پرسیاری خۆیان لە جەنابتان بکەن. فەرموو. سەرەتا سڵاوتان لێبێتن سپاس بۆم دەرفەتە من عادل عەبدوڵڵا بە کورتی پرسیارەکانم دەخەمە ڕوو بە کاک دکتۆر یەکێک لە پرسیارەکانم ئەوەیە کاک دکتۆر ئایا ئەو پرۆژە یاسای بودجەی کە ئێستا کە دانرایە لە خزمەتی دەستوردا یاخود نەواتە ئەو کێشانەی پێشووتر کە هەی بووە ئێستا تا ڕادەیەک چارەسەر کرایە چکار وەکو دەبینین ئەوانە زیاتر گرنگی بە پرسەکانی بودجەی فەرمانبەران و پێشمەرگە دەدەن زیاتر پرۆژەکانی وەبەرهێنان کە کاتی پێویستە جێبەجێ بکرێت وەلاوە دەنێن یعنی گرنگی پێنادەن. بەشی دومی پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەو نەناردنەی بودجە لەلایەن حکوومەتی عێراقیەوە کە بە پێشێلکاری دادنێتن ئایا لایەنە کوردیەکان خۆشیان لایەنێکی گرنگ نەبوونە بۆ ئەوەی کە ببێتە هۆی ئەوە کە ئەو بەشە بودجە و دارایی هەرێمی کوردستان نەنێردرێتن؟ دکتۆرگیان پرسیارەکان وەرەگرین لای خۆمەی نووسم بە یەکجار وەڵامیانە دەینەوە فەرمومایکەکە نزیکەرەوە و سپاس بۆم دەرفەتە من داوە ئەحمەد پرسیارەکەم کاک دکتۆر دەربارەی مادەی 140 و ناوچە چێشتلەسەرەکانە وەک دەبین دکتۆر جان لە ساڵ 2007 دەبووە مادەی 140 جێبەجێ بکرابەوە ئەو مەسەلا یەکلا بکرابێتەوە بەڵام ئێستا دەبین 12 ساڵ بەسەر و مەسەلە تێپەڕیەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە ئایا بەڕێستان وەکو جێگیری دومی سەرۆک پەرلەمانی عێراق وە نوێنەرانی کورد لە بەغدا چی دەکەن بۆ جێبەجێکردنی مادەی 140 و یەکلاکردنەوەی چارنووسی ناوچە چێشتلەسەرەکان؟ سپاس کاکە دابان فەرموو. سپاس بۆم دەرفەتە محەممەد سرێشمەیم پرسیارەکەم ئایا هەلویستان چێ بەرامبەر پێشەلکاریەکانی پارێزگاوی سپێنراوی کەرکووک ڕاکان جەبووری دەرحەق بە کوردەکان بە تایبەتی لە مەسەلەی پێدانی زەوی و کشتتوکالیەکان بە عەرەبە هاوردەکان و ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک؟ زۆر سپاس. سپاس کاکە محەممەد فەرموو. من بێژان هەمزە سپاس بۆم دەرفەتە پرسیاری من لە دکتۆر ئەوەیە کە لایەنە کوردیەکان لە خولەکانی ڕابردووە ئەوەندەی هەوڵی بەدەستهێنانی پلە و پۆستیانیاوە ئەوەندە هەوڵی بەهێزکردنی پێگەی کورد و هەرێمیان نەداوە ئایا چاوەڕێ دەکرێت لەم خولەی ئەمسا لەم خولەی پەرلەمان جیاوازیەک بنوێنن؟ سپاس بێژان خان فەرموو. من محەممەدی سەرجان سپاس بۆ ئەو دەرفەتە سوالەکەم لەسەر پرۆژەی بجەیە لە ڕاستیە دیارەکە پرۆژە بجە ئەو پەسەند کرەوە بڕێ لەسەر درەوە بەڵام ئێمە هەمومان بینیمە کە حکوومەتی ناوەندیش دوو مەرج و دوو داواکاری هەیە لە هەرێم لە ئەو جێبەجێکردنی ئەو پرۆژەیە یەک لەو مەرجانە
ناردنی 250,000 بەرمیل نەوتە لە ڕێگای کۆمپانیا سۆمە و لە ڕێگای بەغداوە و دووەم مەردیش داوای لیستی موچەخۆرانی هەرێم دەکات کە ئەوەی بەخۆی دانیان پێداناوە تەنها 682,000 موچەخۆرە بەڵام لە واقع لە هەرێم زیاتر لە ملیۆن یەک موچەخۆر هەیە. ئایا هەڵوێستی ئێوە بەرامبەر داواکاریەکانی ئەوان چیە بێت و ئایا هیچ گرنگتیەکەیە بۆ جێبەجەکردنی ئەو بەڵێ ئەم داوایە؟ سپاس دەکەم فەرموو. من حەمرین حسێن خەلیفە پرسیاری من ئەوەیە ڕۆژانە ئەبینی لە هەرێمی کوردستان کەوا نزیکەیتەوە ڕۆژانە ئەبینین لە هەرێمی کوردستان کەوا لە سنوورەکانمان بۆمباران نەکرین کەوا لەلایەن وڵاتانی دراوسیەوە ئایا ئێوە وەک نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق چیتان کردووە بۆ ئەوەی کەوا ئەو دەسەڵاتە نەهێڵن کەوا لەلایەن وڵاتانەوە هاوڵاتیانمان تووشی بۆمباران و تووشی شەهیدکردن نەکرێن. ئێوە نەتانتوانێت کۆدەنگیەک پێک بهێن بۆ ئەوەی سنوورێک بۆ دەسەڵاتی وڵاتی بێگانە لە هەرێمی کوردستان دابنین یا ئەو هێزانەی کەوا لە هەرێمی کوردستان هێزی بێگانن نەتانتوانیوە بەدەریان بکەن لە هەرێمی کوردستان. پرسیاری من هەر ئەوەیە زۆر سپاس دەکەم کاکە حەمرین فەرموو کۆتا پرسیار. بەڵێ من سازمین جەبار پرسیاری من بۆ بەڕێستان ئێوە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا بۆ تا ئێستا نەتوانتوانیوە کەیسی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە بە جینۆساید بناسەرن لە ئاستی جیهان. سپاس بۆ هاوڕێیانە پرسیاری ئێجگار گرنگتان کرد. دکتۆر بچینە لای وەڵامەکان لە کاک عادلەوە دەست پێ بکەین ئاماژەی بە ئەوەدا کە تەرکیزەکان زیاتر لەسەر بۆ نمونە موچە و ماف و امتیازاتی هێزی پێشمەرگەی کوردستان کۆبۆتەوە لە کاتێکدا لە ڕووی وەبەرهێنانی شەواگەر لە هەولێر گەشەیەکە بێت بۆ نمونە لە پارێزگاکانی دیکەی کوردستان ئەو گەشە پێویستە نابینرێت وەبەرهێنانیش گرنگە و لقی دووەمی پرسیارەکەشی وتی لە نەناردنی بودجە پرسیارێک بوو زیاتر وەڵامەکەی ینی تایبەتە بەڕابرد و لایەنە کوردیەکان ڕۆڵی سلبیان هەبووە. جنابتان دەزانن کە بودجە تەنها بریتی نییە لە موچە بەڵکو بەشێکان موچەیە بودجە بە شێوەیەکی گشتی دوو بەشە بودجەی کارپێکەر واتە تەشغیلی و بودجەی وەبەرهێنان ئیسtismاری ئەوەی کە تەشغیلێکەیە ئەوانە بۆ معاشات و بۆ ئەو شتان دەڕوا کە پارەکە دەڕوا و ناگەڕێتەوە بەڵام ئیسtismاری ئەوەیە کە پرۆژەی پێدەکەی لەوانەیە سوودی بێ پارەی بۆ بگەڕێتەوە بۆ بودجەی هەرێمی کوردستان هەردوو بەشدانراوە موچەکە دانرا تەشغیلیش دانراوە و ئیسtismاریش دانراوە بەڵام ئێستا بۆ موچەکە دیارە لەبەر ئەوەی ئەو ئیتیفاقەکە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا هەیە پێویستە هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای سۆمە بکە ینی بداتە عێراق اینجا کاملی بودجەی خۆی وەردەگرێت بە بودجەی وەبەرهێنان و بە بودجەی تەشغیلیشەوە ئەگەر ئەوی نەدا ئەو 250 نەدا ئەم بەقەد پارەی ئەو 250,000 بەرمیلە کەم دەکرێتەوە بەڵام لە کام بەش لە بەشی وەبەرهێنان نەک لە بەشی موچە کەواتە بەشی موچە هەر بەردەوام دەبێت ئەوە لە بەشی وەبەرهێنان کەم دەکرێتەوە باقیەکەی دەدرێ بە ئەوی تایبەتە بە تەنمیە قالی و بە مەثەن پرۆژەکانشتی دیکە ئەوانە ئەمە لە ئایا لایەنە کوردیەکان ڕۆلیان هەبووە ئەکید ئێمە باسمان کرد ئێمە هەموو شتێک ناڵین ینی باڵین بێخنە سەر تیۆری موامەرە بین هەموو شتێک وەڵام موامەرە لەسەر کردین هەمووشت بەغدا کردی و مەشیع کردی و سونە کردی و ئەمریکا کردی ڕاستە ئەوان تا ڕادەیەک کاریگەریان هەبووە لەسەر ئەو بارودۆخی کوردستان و لەسەر نەدانی مافی کوردستان بەڵام خۆشمان بێتاوان نین خۆشمان وەکو کورد ڕۆڵمان هەبووە لەوەی کە ئەوان پێمان بوێرن کە ئەوان مافمان بخۆن گەورەترین خاڵ کە لە ئێمە ڕووی داوە ئەوەیە کە ئێمە کەم وا بووە نێوماڵمان ڕێک بێ و تەنسیقمان هەبێت لە بەغدا بە یەک پاکێج لە بەغدا کار بکەین هەمیشە کورد لەوێ پرد بووە بۆیە ئاسان زاڵبوون بووە بۆی ئاسان بەسەری زاڵ بوونە و دەستکەوتەکانیشی نەیتوانی وەکو پێی زۆر بگرێ هەر بۆ نمونە بۆ دەجێڕمەوە ئێمە لە کاتی تشکیلی حکوومەتی بەغدای تازە ئەم حکوومەتە ئەگەر بەهات بە هەموو لایەنە کوردیەکان بە یەک پاکێج بچووبان داوای بەشی خۆیان لە کابینەی عادل عەبدولمەجید بکردبایە ئەو کات زۆر بە مسۆگەری بە زەمانەت 4 وەزارەت بەر کورد دەکەوت 4 وەزارەت بە مسۆگەری وەرمان دەگرت بەڵام لەبەر ئەوەی بە پەرتەوازەیی چوین ئێستا 2 وەزارەت وەرگیراوە
وەزارەتی سەیمیش لە قەلق دەکە نازانین داخۆ بە بەرمان دەکەوێت یان نا کەواتە ئەو وەزارەتەی کەماوەتەوە تەنایە وەزارەتە وەزارەتە ئەگەر زوو حەسبی نەکەین لە نێوان خۆماندا یەکێتی و پارتی لەوانەیە ئەوش دەستمان بڕوە و کەسێکی دیکە دابنێ لە جێتەوەی کە ئێمە پێڕازی نەبین لەبەر ئەوە بزانە چۆن یان تەسیر دەکات نێوان یەکێتی و پارتی هێندەی جەنابتان لە ماوەی پێشوش لەگەڵ وتەبێژی ئەو کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان پرس کۆنفرانسێکتان هەبوو سەردانی لایەنەکانتان کرد خۆتان وەکو جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ئەوەندەی ئێوە ئاگادار بن چکەوە بابەتێکی تەواو پەیوەستە بەکارەکەی ئێوەشەوە ڕێکەوتنی یەکێتی و پارتی سەبارەت بەو پۆستە بەکوێ گەیشتووە تا ئێستا ماوە ئەمە پێمە ڕاگەاندون بە ڕاشکاوانە گوتمان خلالی ئەو چەند ڕۆژەی کە ماوە ئێستا ئەگەر ڕێک نەکەون لە مەترسیە گلەی لە ئێمە مەکەن و گلەی لە کەسیش مەکەن ئەو پۆستەتان دەدەست دەڕوا لەوانەیە هەدەدەست کوردیش نیەتێکی وا هەیە لە ئەکید وا دەبێت نە حکوومەت ڕادەوەستی ئەوەندە نە پەرلەمان ڕادەوەستی ئەوەندە تۆ معقول نییە 4 مانگ 5 مانگ 6 مانگ لەسەر کوت ڕابوەستن ئەوەندە ڕاوەستان ئەوەندە توانیان سەر ڕێکەوتنێکی یەکێتی و پارتی بۆ خۆشان چێشیان هەیە ڕاستە سونە چێش هەیە لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی بەرگری و شیعە دیسان لە وەزارەت ناوخۆیەتی بەڵام ئەوان لەوانەیە لەو چەند ڕۆژەرە چارەسەری بکەن ئەگەر چارەسەریان کرد پێویستە ئێمەش لەم چەند ڕۆژەرە چارەسەری بکەین بێ لەم چەند ڕۆژە تەمەنا دەکەم و جگە لە تەمەنا وای دەبینم پاش ئەو دەست پێشخەری جەنابی سەرۆک بارزانی کە هەردوو مەکتەبی سیاسیی کۆبوونەوە ئەمە ئەم وەڵامە ئیجابیەی ئیسیجابە ئیجابی برایانی یەکێتی من چاڕوان دەکەم کە بگەنە نەتیجەیەک باشە کاک عادل باسی لە ئەوە کرد کە خۆشت زۆر باشڕوند کردەوە کە کورد ناکۆک بووە لەوێ ینی من ئەمەوێ لێرە و وەڵامی پرسیارێکی دیکەشم بیتەوە سەبارەت بە شایستە داراییەکانی جوتیاران لە هەرێمی کوردستان من پەرلەمانتارێکی عێراق کورد پێیوتم کە بە دیاریکراوی دوو پەرلەمانتار لە دوو فراکسیۆنی جیاواز سەردانی عەبادیان کردووە ئەو کات پێیان وتون کە شایستە داراییەکانی جوتیاران منێرە بە بەڵگەش لای بوو بۆی فەوزا لە ناو شەقامی کوردی زیاتر بێت لێرە و ئەمەوێ وەڵامی ئەوەم بیتەوە شایستە داراییەکانی جوتیاران چکە ماوەی پێشووتیان لە دادگاش دوو پارێزەر کەیسەکەیان بردوتەوە ئەمە بەکوێ گەیشتووە تاکەی چاوەڕێ بن ئەمە ئەوەی لای منە دادگا بڕیاری لەسەرداوە لەوانەیە هەندێک کەس تاعنیان کردبێ دیسان دادگا لەو ڕۆژانە بڕیاری کۆتایی لەسەر دەدا و حکوومەتیش بڕیاری داوە وەکو وەزارەتی تجارە و وەزارەتی زراعە و وەزارەتی دارایی عێراقیش بڕیار لەسەر ئەوە درراوە کە ئەمە سەرف بکرێت وە لەناو بودجەی ساڵی 2019 جێی کراوەتەوە ئەم جێ کراوەتەوە کەواتە دەتوانم بڵێم لە 1998 ئەمە مسۆگەر بووە بەڵام یەکەمی ئەم ساڵە دارایەکانیان وەرەگرن من بۆی ئێوە لە لای ئەمەلم هەیە واتەوەقع دەکەم لە 6 مانجی یەکەم وەربگیرێ زۆر باشە بەنسبەت پرسیارەکەی کاکەدابانەوە سەبارەت بە مادەی 140 و هەر لەوێەوە ئەمەوێت پێویستی بکەی بە ئەو دۆخە سەپێنراوەی کە لە کەرکووک و ناوچەکانی دیکەی وەکو خانەخین و خورمات و هاتۆتە ئاراوە چی کراوە بۆ ئاساییکردنەوەی و ئەمەلێک ماوە بۆ جێبەجێکردنی مادەی 140 من نامەوێ زۆر بێ ئینساف بین هەمومان بڵین ئەوانی پێش ئێمە هیچیان نەکردووە ناکراوە زۆر شت کراوە لە خولی یەکەم دووەم سەیەمی پەرلەمانی عێراق ئیشی باش کراوە نوێنەرانی کورد لەوێ ئیشی باشیان کردووە بەڵام بارودۆخی سیاسی ئەو کاتی عێراق و هەرێمی کوردستانیش ئەوەندەی لەشین بووە هەر ئەوەندەی لێ چاوەڕوان کراوە بۆیەوە نایان توانیوە لەوە جار ئێمەش ناتوانی خۆ ئاسایی سەحریمان پێی نییە بڵێن هەموو شتێک حەڵ بکەین لەبەر ئەوەی ئەوان ئیشیان کردووە مادەی 140 بەڕاستی بە حقیقەت و بەڕاشکاوانە دیسان دێم و دەڵێمەوە جێبەجێ نەکردنەکەی هەمووی تاوانی بەغدا نییە تاوانی خۆشمانی تایە بۆیە بەغدا کاری باشی کردووە مالیکی کاری باشی لەسەر کردووە لیژانی پێکیناوە پارەی بۆ بەتەرخانکراوە تەنانەت لە بودجێ ئەم ساڵیشدا 50 ملیار دیناری بۆ دانراوە بۆ ئەوی لیژنەکان کارە بکرێنەوە بەڵام ڕێکنەکەوتنی خۆمان لەسەر کەرکووک و لەسەر ناوچەدا بڕێنراوەکان هۆیەکی گرنگ بووە لەسەر کە بۆ سستبوون و متبووری ئەو مەسلەیە ئەمە ڕاشکاویە کە بەکەم لە لای بەرپرسانی کوردی بینین کە ئاماژەی پێ بدرێت سەبارەت بەو دۆخەی لە کەرکووکەیە و مادەی 140 جێبەجێنەکەنی کە تۆ وتت خەتاکە دوولایەوە بەڵێ نەمداوە بە جەماوەری خۆم بەڵێ نمداوە بەوانەی کە دەنجیان پێداوم هەر شتێکم دیت بە ڕاشکاوانە بیڵێم بڵێم ئەمە سوچی ئێمەیە ئەمە سوچی نەیارانی ئێمەیە بۆ ئێمە نابێ هەمووشت بخەینە کاتماوە بۆ چاکردنی شتەکان بە تایبەت جێبەجێکردنی مادەی 140 ئومێد هەیە ئومێد هەیە ئێستاشی لەگەڵدا بێ ئەگەر خۆمان
بمانەوە ئیرادەیەکی کوردی هەبێ بۆ مەسەلەکە بەڵێ لە بەغدا کاری لەسەر دەکرێت. باشە پرسیارەکەی کاکدابان و کاک محەممەد تا ڕادەیەک پێیوەست بوون بەیەکەوە کاک محەممەد پرسیاری لەسەر ئەو پێشێلکاریانە کرد کە لە کەرکووک ئەگوزەرێت و ینی ئەوترێت تعریب خێراتر لە سەردەمی بەعس دەستی پێکردوتەوە. من نازانم ئەگەر هەرزوو پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دانرابایە بە ئیتیفاقی هەموو لایەنەکان بە تایبەتی یەکێتی و پارتی بۆ بە ڕەزامەندی هەموو پێکاتەکانی کەرکووک ئایا ڕاکان زبووری دەیتوانی ئەو هەموو پێشەکانە بکە؟ ئەکید نە. بۆیە بەردەوامبوونی ڕاکان زبووری لەسەر کارەکەی خۆی کە ئەو بە یاسایی هاتووە بۆ لە بەرەوەی جێگری پارێزگا بووە کە پارێزگار نەماوە هەر بە یاسایەن ئەو جێگەی پارێزگارێک دەتۆتەوە. بەڵام ئەگەر بە زووترین کات پارێزگارێک دابدرابایە ئەو وەلا دەکەوت نەیدەتوانی ئەوانە بکە. ئێستاش کەوانەی کردووە ئەو بڕیارانەیە کە ئەو دەری کردووە زۆربەی هەرە زۆری حکوومەت ڕەدی کردوتەوە و لە پەرلەمان ئێمە هەڵمان وەشاندوتەوە. لەو دوایانەدا بڕیارێک کەواتە کەرکووکیەکان لەو ڕۆوە دڵنیابن کە ئەو بڕیارانەی ئەو ڕێنمایانەی ڕاکان جەبووری دەری کردووە ئێستا هەڵوەشاوەتە و کاری پێ ناکرێت. زۆر بەیان حکوومەتی عێراقی هەڵی وەشاندوتەوە بە تایبەتی ئەو عەرەبە هاورداری کە هاتوون و زەوی وزاری کوردەکان وەرگتووە ئەمانە هەڵ وەشێنرایەوە. ئەمە بە یاسا هەڵوەشێنراتەوە بڕیار هەیە بەڵام لە واقعدا چێ هێزی بەدەستەوە بێ ئەمە لەوانەیە بڕیارەکە جێبەجێ نەکا بەڵام لەوانەیە ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە لە کەرکووک بەڵام بڕیار هەیە. بۆیە دیسان دێم و دەڕێمەوە ئەگەر بۆ خۆمان بەهێزەوە لە بەغدا زۆرمان هەبێت دەتوانین ئەو مەسەرێ وشتەکانی دۆخی کەرکووکیش کۆتایی دۆخی کەرکووک ئەگەر بۆ خۆمان کۆتایی پێبیرین ئەوش دەیە کۆتایی پێ. باشە پێژان خان پرسیاری ئەوەی کرد لایەنە کوردیەکان لە ڕابردوودا ئەو وایوت هێندەی چاویان لەسەر پلە و پایە و پۆست بۆ هێندە چاویان لەسەر پتەوتکردن و قایمکردنی پێگەی هەرێمی کوردستان نەبووە هەر بۆیە بینیمان لە دوای ڕیفراندەم و لە دوای 16 ئۆکتۆبرەوە مەترسی دروست بوو لەسەر قەوارەی هەرێمی کوردستان و کوکیانێک. بەڕێزان لە بیرمان نەچێ ینی خۆ کارکردن لەسەر وەدەستهێنانی مافەکان لە بەغدا پێویستی بەەوە هەیە کە تۆ لەوێ پلە و پۆست هەبێ بێ پلە و پۆست دەتوانین تۆ بکارانە بکەی غێر دەبێت تۆ لە شوێنی بڕیاربی تۆ لە شوێنێک وەزیربی وەکیل وەزیربی یان ڕاوێژکاربی یان لە ناو سوپادا ڕۆڵت هەبێ بۆیە داواکردنی پلە و پۆست ئەمە شتێکی عیبە نییە ئەستان ئەمە بەشێکە لە کارکردن بۆ دابینکردنی مافەکان لە بەرژەوەندی کورد بەکاربێنرێ نەک لە بەرژەوەندی کورد بەکاربێ بەڵێ من دەڵێم بۆیە لەبەر ئەوە حتا ئەوانەی پێشان ینی دیسان دەڵێمەوە ئەوەندە بێویژدانانە بیر نەکەین بڵێن ئەوان تەنها بۆ پلە و پۆست کاریان کردووە. پرسیارێکی دیکەی کاک محەممەد سەبارەت بە یاسای بودجێ وتیەوان دوو مەرجیان لە سەرداناوە ئەوەی کە نردنی نەوت و لیستی موچەخۆران ئایا ئەمە کێشە دروستەکان بە دڵنیاییەوە ئەوان لە هەموو شتێک حتا لە لیستی ناوی پێشمەرگەکان لیستی ناوی فەرمانبەران لیستی ناوی شایستە دەرایەکانی خانەوادەی شەهیدان ئەوان لیستیان دەوێت لیستێکیان دەوێت لیستەکە شەفاف و پاک و خاوێن بێ و ئەو لیستەینێک کە لێرە دروست کراوە لە دوای پرۆسی بایۆمەتری ئەمە شەفافترین لیستە. ئێستا ئەمە هەموو لیستەکانمان ئامادەن لیستی فەرمانبەرانی بایۆمەتری ئامادەیە لیستی پێشمەرگەی بایۆمەتری ئامادەیە و لیستی خانەوادەی شەیدان و خاتونشینانیش هەموو ئامادەی و نێراوە بۆ بەغدا و کاری لەسەر دەکرێت بۆەوەی بەغدا نەتوانێت بەڵام بەغدا نەوتەوە گلەیەکەی بەغدا لەوەیە کە ژمارەکە جیاوازە بەڵام ژمارەکە ئەمە پێوەندە دەڵێن جیاوازە بەڵام جیاوازەکەی لەوەیە کە ئێمە خەڵکانێک هەیە ڕاستە دووموچێ هەیە بەڵام لەبەر ئەوەی زیندانی سیاسیە لەبەرەوەی بە یاسا ئەم ئیشە کراوە ئەمە دەبێت لەگەران حەل بکرێت. بەڵێ بە شێوەیەکی یاسایی چارەسەر مەسەلەی نەوتەکە وتمان ئەو 250,000 بەرمیلە ڕادەست بکرێت بەشەکەی خۆت وەردەگری. هەرێمی کوردستان ئامادەیە ئەوەندەی واگەدار بن هەرێمی کوردستان ئەگەر تەماشا دەکا ئەگەر لە قازانجی هەرێم بێ کە نەوتەکە بدا و پارەکە وەربگرێ ئەمە دەکا دەیدا بەڵام ئەگە زانی بە فرۆشتنی خۆی زیاتر قازانتە دەکا ئەمە بۆ خۆی دەفرۆشی نادا بە ئەو نییە لەگەڵ دەستوری عێراق و لەگەڵ ناچووکە لە یاسای بودجەدا هاتووە لە حاڵەتێک ئەگەر نەوتەکە ڕادەست نەکە بەقەدر پارەی نەوتەکەی لێ دەبڕین لە بودجەی باقیەکەی دەدەیت. باشە دوو پرسیاری کۆتایی کاکە حەمرین و سازبین خان کاکە حەمرین سەبارەت بە بۆمبارانکردنی سنوورەکان بە شێوەیەکی بەردەوام لەلایەن تورکیا و ئێرانەوە ئەمە ڕۆژانە ئەبیندێ هاوڵاتیان ئاوارە بن لە دۆخێکی ئێجگار نا لەبەردان ئەوانیش لە بەرامبەرە هۆکاری خۆیان باسەکەن.
هیچ ئەکرێ لەلایەن ئێوە بۆەوەی هیچ نەبێت ینی ئەم دۆخە کۆتایی ئەم دۆخە کاگیادگار بەڕاستی دەبێت زۆر بە حکمەتەوە مامەڵی لەگەڵ بکرێ چونکە ئێمە ئێستا ئەگەر زەخت لە عێراق بکەین بڵین ئەمە مەسلەیەکی سیادیە سنووری تۆ وەرە هێز بێنێ بۆ ئەوێ لەوانەیە ئەو هێزێک بێنێ لە پاشە هێزەکە نەگەڕێتەوە هێزێک بڕات و هێزێکی دیکەی دیسان داپلۆسێنەر لە کوردستان جێژ بکرێ بۆیە ئەمە بەڕاستی جێگەی مەترسیە و دەبی زۆر بە وریاییەوە مامەڵی لەگەڵ بکرێ ئێمە هەتا بکرێ لەگەڵ وڵاتەکان قسە دەکەین لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەو وڵاتانەی کە دەتوانن ئەمە ڕابگرن و هەروەها لەگەڵ ئەو هێزانەی کە لە ناو خاچی کوردستانەوە شەڕ لەگەڵ ئەم وڵاتانە دەکەن پێویستە پێیان بڵێن بابە ئەمە دژی یاسای نێودەوڵەتیە دژی ئەوەیە کە تۆ وەکو پەنابەر لێرەیت تۆ لێرەی بەسەر چاو بەسەر سەر تۆ کوردێکی ڕۆژهەڵاتی تۆ کوردێکی باکووری لێرەیت بەسەر چاو بەڵام بۆ نییە لە خاچی ئێمەوە تۆ شەڕ لەگەڵ وڵاتەکەی خۆڵ بکەیت چونکی ئەوش لێ دەداتەوە کە لی داوات ئیتر ئێمە زەرمەند دەبین تۆ نابێ ببێ هۆکاری ئەوەی کە ئەم بەشەی کوردستان کە تا ئێستا ئارامە تۆ تێکی بدەیت تۆ دەبێت پارێزیار لەسەر ئەمە بکەیت وە شتێک دیکەی لەسەر دروست بکەیت ئەمە دەبێت بە گفتوگۆ لەگەڵ ئەم وڵاتانە بێ و گفتوگۆ لەگەڵ ئەم هێزانە بێ کە لەسەر خاچی کوردستاندا ئەم شەڕە دەکەن باشە دکتۆر زۆر نزیکە بینەوە لە قاوەخانەکە زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیاری سازبین خان ئەگەر ناوەکەین بەغەڵت نەوت بێ سەبارەت بە جێنۆساید ناساندنی هەر لەوانەی لە ئەنفال و کیمیابارانەوە تا ئەمەی شنگال بەکوێ گەیشتون ئەمە وەزام کارێکی باشی لەسەر کراوە و هەم لە دارگای نێودەوڵەتی بە شێوەیەکی باش بڕا لەسەدراوە و عێراقیش بڕارێکی باشی لەسەر درراوە بۆیە ئەمە ئێستا لە بار و دۆخی ئەوەین کە چۆن شایستە داراییەکانیان بۆ وەربگرینەوە ئامەش دیسان پلەیەکی باشی بڕیوە و پێشماوەیەک لەگەڵ ژمارەیەک لە ئەندام پەرلەمانان لە فراکسیۆنە جیاجیاکان بۆ ئەو مەسلەیە تیمێکیان پێکی ناوە ناویان ناوە تیمی کارکردن بۆ شایستە داراییەکانی خانەوادەی شەهیدان ئەنفالکراوان سەردانی دەستگای شەهیدانیان کرد لە بەغدا سەردانی زیندانە سیاسیەکانیان کرد و ئێستا کار لەسەر ئەوەیە کە چۆن بتوانین تەنسیقێک لە مابینی ئەوان و لە نێوان وەزارەتی ئەنفالکراون و شەهیدانی هەرێمی کوردستاندا دروست بکرێ بۆ ئەوەی موچەکانیان هاوتا بکرێ وردە ئەجوڵین بەرەو قاوەخانەکە لەوێ بەدەم چاو قاوە خواردنێکەوە گفتوگۆکەمان بەتەوە بەڵێ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت وەکو هەمیشە لە بڕگەیەکی بەرنمەکە ئێمە دێن چایە قاوەیەکە خۆینەوە بۆی بەرنمەکەشمان گفتوگۆکەمان گەرمتر و دەوڵەمەندتر بکەین لەگەڵ جەنابی دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق دکتۆر بابەتێکی گرنگ هەیە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی بەنسبەت هێزی پێشمەرگەی کوردستانەوە ئەوان باس لەوەکەن لە قوربانیەکانە لە پلەی یەکەمن لە برینداربوونە لە پێشی پێشەوەن لە شەیدبوونە لە پێشی پێشەوەن لە فیداکاریە لە پێشی پێشەوەن بەڵام کاگاتە ماف و ئیمتیازاتەکان و پرسی موچە جیاوازی هەیە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و ئەوەی پێوترێت منزومەی دیفاعی عێراق ئێمە لە بارەی ئەوەوە توانیمان لە بودجەی ساڵ 2019 موچەکانیان لە ناو بودجەدا جێگیر بکەین و بە تەحدید لە ناو بودجەی وەزارەتی بەرگری عێراقیدا بۆ ئەوەی بە هیچ جۆرێک نەتوانرێت کاری تێ بکرێ یان میزاجی سیاسی کاری تێ بکرێ ببڕێ یان کەم بکرێتەوە ئەمە لەلایەکی دیکەشەوە دیسان ئێستا هەوڵێکی چڕ و پڕ لە ئارادایە کە ئێمە پێی هەڵەسین لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان بۆ ئەوەی موچەکانیان لەگەڵ موچەی هاوتاوەکانیان لە بەغدا یەک بخەین موچەکان هەنگاوی بۆ نراوە بەڵێ هەنگاوی جدی بۆ نراوە و بۆ ئەو مەبەستە سەردانی سەرۆکی ئەرکانی سوپای عێراقمان کرد کە ئێستا لە جێی وەزیری بەرگری عێراق سەردانمان کرد بەڕێز عوسمان غانمی و باسی ئەو بابەتەمان کرد و ئێستا هەنگاوەکان لە پێشەوە بە ئیتیفاق لەگەڵ وەزارەتی پێشمەرگە ئێستا خەریکی ئەوەن کە چۆن تەنسیق بکەن و چۆن ئیجراعات دەست پێ بکەن بۆ ئەوەی بە شێوەیەکی یاسایی بتوانن موچەکانیان هاوتا بکرێت بێجگەلەوە دیسان شایستەکانی دیکە بۆ نمونە پرچەکردن بینینی خول لە دەرەوەی هەرێم و تەجهیزات و جل و بەرگ و ئەمانە لە هەموو بوارەکاندا وەکو سوپای عێراق پێویستە ئەمانە تەماشا بکرێن و بەڕاستی و بە حەقیقی بکرێنە بەشێک لە منزومەی دیفاع ئەمە ڕوو ئەدایان تەنها لە
چوارچێوەی تەمەنا و داواکاری ئامێنێتەوە ئیشی لەسەر دەکەین و دەبێت ڕووبدا دەبێت لەبەر ئەوەی شتێکی هەم دەستوریە و هەم یاساییە هیچ مانعیشی یاسایی دەستوری نییە بەڵام کە تا ئێستا نەکراوە ئەمە غەدرێکە زوڵمێکە لە هێز پێشمەرگە کراوە بۆیە دەبێت ئەمە جێبەجێ بکرێت. باشە دکتۆر چاکەت بخۆرەوە پێشەوەی سار بێتەوە با من پرسیارێکی دیکەت لێ بکەم بەنسبەت زمانی کوردیەوە یعنی لە دەستوری عێراق لە مادەی 4 یەکلا کراوەتەوە زمانی کوردی حاڵی زمانی عەرەبیە لە عێراقە بەڵام ئەمە نابینرێت لە پەرلەمانتارەکانمان بە شەرمنیەوە عەرەبیەکی سەر و گوێشکا و قرتا و قساکەن لە کاتێکە مافی خۆیانە بە کوردی قسە بکەن لە تابلۆکانە بە هەمان شێوە جەنابتان ببوورە ماوەی پێشوو داوای ڕوونکردنەوەتان کردبوو لە ئەنجومەنی دادوەری لە لۆگۆ تازەکەیان زمانی کوردی لابراوە لە جیاتیەوە ئێمە بۆ پێشەوە بچین بەنسبەت زمانی کوردیەوە ڕۆڵی زیاتری پێ بدرێ تازە بە تازە هەنگاو بۆ دواوە ئەنین ئەمە بۆ وایە بۆ چەسپاندنی زمانی کوردی کە ئەوەش پێمان وایە لایەکی گرنگە لە گەڕانەوەی مافەکانی کورد لە بەغدا کار لەسەر ئەوە کراوە لەو 1-2 مانگەی ڕابردوو کە لە ناو پەرلەمانی کوردستان ئەندام لە ناو پەرلەمانی عێراق ئەندام پەرلەمان بۆی هەبێ بە کوردی قسە بکەوە بۆشی هەیە بەپێی یاسا بەپێی دەستور بۆی هەیە بەڵام لەبەر نەبوونی وەرجێر لەبەر نەبوونی ئامێرەکان ئێمە دۆزینەوەی هەلی کارە بۆ کۆمەڵێک گەنجی کورد کە لەوێ وەکو وەرگێر ئیش بکەن ئەکید بۆیە ئێمە پێش نزیکەی مانجێک بڕیارێکمان دەرکرد و ئاراستەی فەرمانگەی ڕاگەیاندنی پەرلەمانی عێراقمان کرد کە پێویستە چەند وەرجێرێک دابمەزرێدن ئێستا چەند وەرجێرێک دادەمەزرێ و ئێمە پاشەوەی کە تاقییان دەکەینەوە ئەم وەرجێرانە دادەمەزرێن و لە ناو هۆڵی پەرلەمانیشدا لەگەڵ جیهازی تەرجمەی فەوری دەکرێت بۆ ئەوی ئەندام پەرلەمان بتوانێت بە کوردی یان بە هەر زمانێکی دیکەی خۆی قسە بکە ئەمە یەک لەلا چیریکەشەوە لە ناو فڕۆکەکان لە ناو فڕۆکەی هێڵی ئاسمانی عێراقی ئەویشمان دیسان بانجی بەڕێوەبەری گشتی هێڵی ئاسمانی عێراقیمان کرد و هەروەها ڕئیسی سوڵتای تێرانی مەدەنی عێراقیمان کرد و پێمان ڕاگەیاندن بە پێی دەستور پێویستە ئەمە بە زووترین کار جێبەجێ بکرێت پێشی 4-5 ڕۆژ من خۆم لە بەغداوە هاتووم لە ناو فڕۆکە گوێم لێبوو کە دەیان نابوو بەخێر بێن بۆ هێڵی فڕۆکەوانی واری جێبەجێکردنەوە وارە جێبەجێکردنەوە بەڵام تەنها بەشێک حتا داوامان کرد و نووسراویشترمان کردمان پێویستە اتفاق ئەوە بوو کە لە هەموو ڕێنمایەکانیشدا ڕێنمایەکانی سەلامەتی ئەوانە ناو فڕۆکە هەر شتێک بە عەرەبی قسە دەکرێت پێویستە بە کوردیشی لەگەڵ دابێت ئەمە لەم چەند ڕۆژەی داهاتوو تەبعاً ئەمە یەکەم جارە لە مێژووی فڕۆکەوانی عێراقدا کە لە ناو فڕۆکەیەکی عێراقی بە کوردی قسە بکرێت ئەمە کەوتە بواری جێبەجێکردنەوە و ئەوە موژدەیەکە دەدەمە خەڵکی کوردستان و هەروەها ملاحەزەمان کرد لەو چەند ڕۆژەی ڕابردوودا کە ئەنجومەنی باڵای دادوەری عێراقی لۆگۆکەی خۆی گۆڕیوە لە ناو لۆگۆ کۆنەکەدا بە کوردیش نووسرا بوو ئەنجومەنی باڵای عێراقی بەڵام لە لۆگۆ تازەکەدا کوردێکە لادراوە ئێمە بە نووسراوێکی فەرمی داوای ڕوونکردنەوەمان کرد ئەمە بۆ کراوە و پێویستە بە زووترین کار نووسینی کوردی بگەڕێتەوە هەتا سەوەڵام ناتوێتەوە لەبەر ئێمە لێرەین لەم هەفتێ دەگەڕێینەوە وەڵام وەردەگرینەوە و بە دووارە چنی بۆ دەکەین دەبێ بە کوردەکە بگەڕێتەوە. سوپاس کاک دکتۆر چەند پرسیارێکی دیکە وەرەگرین لەم مامۆستا بەڕێزەوە دەست پێەکەین مایکەکەت نزیک کەرەوە و پرسیارەکەدا ڕاستە بکە. ئەمە تەبعاً وەک دانیشتووی شاری هەولێر شانازی بە دکتۆر بەشیر دەکەین طبعاً شاری هەولێریش ئەوە بەوە ناسراوە شاری پێکەوە ژیانە تورکمان و کورد و کلد و مەسیحی تێدایە هەر هەمویان تورکمانەکان و کوردەکانیش مامۆستایان بە مولکی خۆدا دەنێن لۆیە پێم خۆشە سوالەکەی جەنابەت باسی زمانت کردم منیش پێم خۆشە سوالەکەم بە زمانی خۆمبی بە زمانی دایک بە تورکمانی پرسیارەکەی لێ دەکەم لۆیە دەڵێم چۆ خۆشجالبسان ئوستادم بز بەزەردایق طبعا بڕەبیر چۆخ تاریخی هێردێ بەزارن بێوج جامعە ئیندێ يعني تقريبا دوشبت يعني ينجل ماغيستار وبستوخ ممنون إربلين والي سنان بازارن قنسارسي كدونر سلطان مزفرين زماننا ينجلان بته بس بعض نقص دوار بنقص لاره اگر جنابو شيء تساو بير او شيء لردان حزيدر بازاري سنده بير مكتبه olsun عالم استفاده etsin olsun içince bazara baksa كهرباسي tamam dacı İrak olsun mesela bir harik olsa bir şey olsa yani bir bevuç musibet olur ana eğer bunu bir hendese kahrebaiden bunu yapsınlar ve yani
حەز دەیەدرێخ ببێوج زامع کە یەنجلانسن شەی زامعتاچ حەز نووری بەقەل زامعە و چنجی شەیدا سەنەم تەلەب ئێدرام ئێربلێن قەدیم ئۆترەنار ببەزەردە کە مەوجودی دار بیر لەوحە ئۆڵسن لەوحەتی شەرەف قدیم تاجرların, rısımları vurulsun, tarih hayatları da bu pazar içinde olsun. Çok memnun. تشكر مایکە کەش بدەی بە من دکتۆر گیانگەر وەڵامی شوخ ممنون أستاذ حسام الدين بسؤالات أكيد إربل وإربلر بزم جول مزدادة وبزم اهتمام مز وتشالش مغمز إلى جدف أز مملكات مستشي إربل سده إن شاء الله بزر زعمنا بالشكل ده هم كردستان حكومتنا ختزام لأولق وهم وقف السني بغداد إن شاء الله محاولة إدارة هم بالترميم وهم بوجه مكتبة قرصان إن شاء الله شوخ ممنون زلمة سپاس دکتۆر فەرموو پرسیارەکەتان ئاراستە بەڕێز کاک دکتۆر نامەوێت کاتی زۆرتان لێ بگرم چونکە ماوەی بەرنامەکە زۆر کورتماوە تەنها مێ شتێک بپرسم لە ڕۆژانە لە وڵاتی عێراق سیادەی ئەم وڵاتە پێشێ لەکرێت بۆ نمونە میلیشیاکان لەم وڵاتەیە دەسەڵاتدارن وڵاتانی ئێران و تورکیا لە ناو ئەم وڵاتی ئێمەیە هێزیان هەیە دەیان وڵاتی تریش بە هەمان شێوە ئایا لە وڵاتێکە کەوا یعنی تایفە و بیرێکی عشایری هەبێت لە دەسەڵات و لە حکومڕانیە پەرلەمانی عێراق ئەتوانێت دامەزراوەیەکی تەشریعی تەندروست بێت پرسیارێکی ترم زۆر بە کورتی ئەوەیە تورکیا زۆر جار سنووری ئێمە بۆمباران دەکات بە بیانووی ئەوەی کەوا لە عێراقەوە بەرژەوەندەکانی ئەوانە بێتە چۆن بڵێ جێگەی مەترسیەوە ئایا پەرلەمانی عێراق چی ئەتوانێت بە یاسایەک بە قەرارێک بە بڕیارێک وها بکەن جارێکی تر هاوڵاتی ئەم هەرێمە کە کوردستانە ینی شەهید نەبن یعنی هەر لە ماوەیەکی یەکجار کورتابینیمان دەیان هاوڵاتی ئێمە شەهید بوون بەوەی بۆمبارانکردنی بەڕێزم جەناب دەزانی پەرلەمان بەشێکە لە پێکهاتەی کۆمەلگای عێراقی بە شێوەیەکی گشتی لەناو کۆمەلگای عێراقیدا پرۆسەی سیاسی عێراقی چۆن بڕۆ پەرلەمانیش ئاوا دەڕەوە گرنگ ئەوەیە هەموو بڕیارە سیاسەکان و کاری سیاسی لەناو پەرلەمان ئەنجام بدرێ ئێستا کێشەکە لەوەدا لە عێراقدا هێشتا ئێمە نەگەیشتوونەتە قۆناغی ئەوە کە هەموو بڕیارەکان لەناو پەرلەمان بدرێ بڕیارە گەورەکان و چارە نووسازەکان لە دەرەوەی پەرلەمان دەدرێ ئەویش لەبەر چیە لەبەر ئەوەیە کە کەسی یەکەمی حزبەکان تا ئێستا نایەنە ناو پەرلەمان لەگەڵ ئەوە شەوان لە کاتی بژاردندا خۆیان وەکو کاندید بۆ پەرلەمان دەناسێنن و دەنگێکی باش کۆ دەکەنەوە بەڵام لە پاشان نایە ناو پەرلەمان ئەو نەهاتە ناو پەرلەمانە وە دەکات کە پەرلەمان نەتوانێت وەکو پێویست ڕۆلی خۆی خۆی هەڵخەڵەتاندنی خەڵکی ئەکید بێگومان لەوەیە بۆ هەڵبژێری دەنگ کۆ بکەیتەوە دواتر نەچتە ناو پەرلەمان ئێمە لە چاو پێکەوتنمان لەگەڵ لایەنەکان و لەگەڵ سەرکردە سیاسەکان ئەومان پێ ڕاگەیاندون پێمە ڕاگەیاندون کە ئەمە ناحەقیە کە بەرامبەر بە دەنگدەرانی خۆتان بەرامبەر بە وڵاتتان دەیکەن ئێوە پێویستە لەبەر کەسی یەکەمی سیاسەتمەدارن لە ناو پەرلەماندا بن لەوێ کارەکان بڕوێنن سەبارەت بە بۆمبارانکردنەکە ئەمە باسمان کرد لەوەیە کە بەڕاستی پێویستە ئەمە زۆر بە حکمەتەوە مامەڵەی لەگەڵ بکرێ لەبەرەوەی ئێمە نامانەوە ئێستا لە عێراق ئەو مەسەلەیە وا بروژێنین کە داوا لە سوپای عێراق و داوا لە حەشت و میلیشیات بکەین بین بۆ ئەوەی کە ئەم بۆمبارانکردنەمان بۆ ڕاگرن بێعتیبارەوە سنووری خۆتان شتۆنی عێراقا لەوانەیە ئەگەر وا بکەین ئەوان ئیتر لەشکرێکی دیکە بێ ئەوان من بۆ دەکەن بەڵام لەشکرێکی دیکە لە کوردستان ببینێتەوە داگیری بکە بۆیە ئەمە دەبێت زۆر بە حکمەتەوە بە لێ براوانە مامەڵێ لەگەڵ بکرێ چاکتر وایە باشتر وایە لەگەڵ ئەم وڵاتانە لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران باس بکرێ و ئیتفاقێکی سیاسەن لەگەڵ بکرێ و لەگەڵ ئەو هێزانە کە ئێستا لێرەوە شەڕ لەگەڵ ئەو وڵاتان دەکەن بەوان بگوزێکەوە شەڕیان لەگەڵ مەکەن لەبەر ئەوەی ئەمە لە زیانی ئێمە دەکەوێتەوە. بەڵێ دکتۆر من زۆر سوپاسان ئەەکەم سوپاسی تەواویە و هاوڕێیانە ئەەکەم داوای لێبوردنەکەم پێمەڵێن کە کاتی پرسیارم نەماوە زۆر ببورن بێگومان بەهیمەتی تەواوی هاوڕێیان ئەو خوێندکار و قوتابی ئەزیزانە کە لە کۆلێژی زانستە سیاسیەکانەوە زانستە ڕامیاریەکانەوە حەزوریان هەبوو من سوپاسی جەنابتانەکەم دکتۆر سوپاس بۆ کات و دەرفەتەی بە ئێمەت بەخشی سوپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانمان بەڵێ بینەرانی ئەزیز لێرە لە قاوەخانەی مەچکۆ بەرنامەی پاسی یادگار کۆتایی دێت ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ.